ئەم کاتتان باش هاوڕێیان هیوادارم هەمووتان لە خۆشی و سەلامەتی دابن. ئەو دیدارەی دوێنێ کە لە نێوان دەم پارتی و ئۆجەلان ساز کرا لە ئیمرالی ئەمڕۆکە لە 29 مانگ بەر لە بەیانی کە لە خەو هەڵسان ئیتر ئینجا ئەنجامەکەیمان بینی، بەڵام هەروەکو دوێنێ بۆم باسکردن ئەنجامەکەی ئاشکرا نەکرێ. یعنی تەماشاکەن بە خۆیان ئەڵێن دیدارەکە 2 سەعات و نیو شتێکی وای خەیاندووە، بەڵام لە هەمان کاتدا ئێمە تەماشای ئەنجامەکە دەکەین کە ناوەندی دەم پارتی ڕاگەاندنێکی بڵاو کراوەتەوە بە تەنیا لە 5 ڕستەی بچووک پێک دێ و هەر 5 ڕستەکانیش ڕستەی گشتینە، ڕستەی کۆتایی نەبێت و ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە لە ناو ئەو دیدارەدا شتی زۆر حەساس باسکراون، شتی گرنگ باسکراون و پێویستە بڕیاری نوێ بدرێن، بەڵام ئەو بڕیارانە یەکەمینیان زۆر هەستیارن، هەستیاری لە ناو خەڵک دروستەکە، لە هەمان کاتدا ئەو بڕیارانە لە نێوان ئیمرالی و قەندیلدا ڕەنگ بێ هەستیاری دروست بکە لە بۆ هەندێ نابێ بڵاو بکرێنەوە. بێگومان دەوڵەت دەزانێ و شاندەکەی دەم پارتیش دەزانێ، بە تایبەتی ئەو دوو کەسەی کە چوونێتە ئیمرالی، ئەمانە هەمووی ئەمانە دەزانن ئەم خاڵانە چین، بەڵام وەکو وتم نابێ خەڵکی دیکە بە ئاسانی بزانێ و لە بۆ ئیمرالیش لە بۆ ئۆجەلانیش ئەمە زۆر گرنگە. سەرکردەیەکی کاریزماتیک نای هەوێ شتێک بڵێ کە تەئکید نەبێ کە کادرەکانی سەرووی حیزبەکەی چەند ئەمە جێبەجێ دەکەن و یانیش چەند ڕەدی دەکەنەوە. بێگومان جێبەجێکردنەوەکە ڕێلاتیفە، هەموو جارێک خۆفخۆ هیچ شتێکی ئۆجەلان 100% جێبەجێ نەکراوە، بەڵام ڕەت نەکراوەتەوە. ئایا ئێستا کە ئەگەر بێت و هەندێک بڕیاری هەستیار بدرێن وەکو چەکدانان و ئەمانە، حتا لەولاوەتر هەندێک بڕیاری دیکە بدرێن، ئایا قەندیل چۆن هەڵس و کەوت دەکا، قبول دەکا، قبول ناکا، ڕەتی دەکاتەوە، بەشێکی قبول دەکا، بەشێکی قبول ناکا، و یانیشم هەندێک مەرجی لە بۆ دادنێ. ئەمانە هەمویان لە کۆتاییدا دەبین درێن. لە لێدوانەکەی دەم پارتیدا بە تەنیا ئەمە هاتووە دوای ئەوەی شاندی دەم پارتی چوونە زیندانی ئیمرالی، چاویان بە بەڕێز ئۆجەلان کەوت. سەرۆکی زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پارتەکە ڕاگەیاندراوێکی لەوبارەیە بڵاو کردەوە، تیایدا هاتووە تەندروستی ئۆجەلان باش بووە و ورەی بەرزە. ئەمە لە هەموو لێدوانەکاندا دەوترێت. ڕوونیشی کردەوە هەڵسەنگاندنەکانی ئۆجەلان بۆ چارەسەری کێشەی کورد زۆر گرنگ بوون، لەگەڵیدا باسی دۆخی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان کرد. ئەمەشیان شتێکی دووبارەی و لە هەموو دیارەکاندا هەیە. هەر بە گوێرەی ڕاگەیاندنەوەکە عەبدوڵڵا ئۆجەلان گوتوویەتی بەهێزکردنەوەی برایەتی کورد و تورک بەرپرسیارەتیەکی مێژوویە. بەڵێ لێرەدا هەندێک سەرەداوت دەبینین، بەڵام ئەمەشیان شتێکی زۆر گشتیە، چونکە لەو ڕۆژەی کە ئۆجەلان دەستگیر کراوە باسی برایەتی کورد و تورک دەکات. پارتی دەم ئەوەشی ئاشکرا کرد سەرۆکی زیندانی کراوی پەکەکە ئامادەی خۆی دەربڕیەوە بۆ پێشکەشکردنی پشتیوانی پێویست بۆ دەستپێشخەریە نوێیەکەی، پارادیگمە نوێیەکەی بەڕێز دەوڵەت باخچەری و بەڕێز ئەردۆغان. ئیتر ئەمە داواشی کردووە بۆ چوونەکانی بگەینە ناوەندە سیاسیەکانی تورکیا. باسی لەوەش کردووە ئۆجەلان ئامادەی دەربڕیوە بانگەوازێک بۆ مەبەستی گەیاندنی بۆ چوونەکانی بڵاو بکاتەوە. لێدوان ڕستەی هەری دوایی زۆر گرنگە، یعنی لێرەدا بانگەوازێکی. ئەو بانگەوازە چییە؟ هەروەکو بۆم باسکردن، بێگومان هەموو کەس ئەتوانێت گریمانەی ئەوە بکە کە پەیوەندی بە هەندێک هەڵومەرجی نوێوە هەیە لە ناو ئەمانەدا، ڕەنگ بێ چەکدانان هەبێ و حتا ڕەنگ بێ هەندێک شتی دیکەش هەبن لە ناوەڕاستی بەرنامەکەماندا باسی دەکەین. یعنی دەبینین کە دەوڵەت باخچەری ئیتر 2 مانگە هەتا ئێستا وا بزانم 6,000-7,000 قسەی کردووە، هەموو جارێ شتێک باز دەکە. ئەویش ئەوەیە ئەڵێ ئەگەر ئۆجەلان
ئەو ناڵێ ئەو زەڵانیش ئەڵێ هەندێک جار ئەڵێ تێرۆر باشی یعنی سەرۆکی تیرۆریستەکان ئەگەر بیهەوێ سوود لە دەرفەتەکان وەربگرێ بابێ لێدوان بدا بانگەوازی بکا بۆ چەکدانان و بۆ هەڵوەشاندنەوەی ڕێکخراوی تیرۆریست ئەبەستی پەکەکەیە. ئیتر وا دیارە هەموو شتەکانی پابند کردووە بەوە لە هەمان کاتدا لە کولیسەکاندا لە یعنی لە زانیاریەکانی پشت پەردەدا زۆر جار ئەوە دەبیسین کە پێشتریش هەندێک جار دەرفەت دراوە بۆەوەی ئۆجلان هەندێک قسە بکە بەڵام ئۆجلان بەخۆ نەیویستووە بۆ نەیویستووە لەبەر ئەوەی ویستویەتی ئیتر کۆمەڵێک ببورن ئەوە تەلەفۆنێکم بۆ هات بە ئەو تەلەفۆن ڕابگرین لە هەمان کاتدا نەیویستووە قسە بکە بۆ نەیویستووە قسە بکە ئایا لەبەر ئەوە نەیویستووە قسە بکە لەبەر ئەوەی وا پێدەچێ لە دیدارەکانیدا هەوڵی داوە کە هەندێک دەستکەوتی یاسایی مسۆگەر بکە اینجا هەڵمەتێک بکە وەکو چەکدانانی پەکە حتا هەڵوەشانەوەی پەکەکە یعنی من لەوەدا زۆر ئەوە نیم یعنی بەڕاستی لە بۆ من شتێکی حەپساوی نییە کە ئۆجلان بانگەوازی ئەوەش بکە پەکەکە خۆی هەڵوەشێنیتەوە نەوەک ناوی خۆی بگۆڕی خۆی هەڵوەشێنیتەوە ئیتر بە هەموو شێوەیەک خۆی هەڵوەشێنیتەوە بەشێک لە ئەندامەکانی ئەوانی خوارەوە ئیتر عەفوی گشتیان بۆ دەربخرێ بۆی بێنەوە خۆیان تەسلیم بکەنەوە و بەشداری لە ژیانی سیاسی بکەن و ئەوەی دیکەیان بچنە وڵاتێک جا عێراق دەبێ و یانیش هەر وڵاتێکی دیکەی ئەوڕۆپی دەبێ و ڕێک بێ وڵاتێکی دوور بێ لەوێدا ئیتر پەنابەری بکەن حتا کەینێ نازانین و ئۆجلانیش بێتە دەرەوە بێگومان مەبەستی ئۆجلان لەمانەدا ئەمن دووبارەی دەکەمەوە یعنی یەک بەڕاستی ئەوانەی کە بۆچوونی ناسیۆنالیستانیان هەیە و ئەوانەی بۆچوونی چەپڕەوی کلاسیکیان هەیە ئەمانە بە هیچ شێوەیەک گوێ لەوانە مەگرن ئەمانە لە ئۆجلان تێناکەن یەک نەتەوەپەرستەکانی دەرەوەی پەکەکەەوە بە تایبەتی ئیناو پەکەکەی کە ڕۆژێک باس لە دیموکراتی دەکەن ڕۆژێک باس لە کۆنگرێنێتەوەی دەکەن ڕۆژێک لە لۆزان چیمان بەسەر هاە بابچینە لۆزان ئیتر کۆمەڵێک جاش و باشکۆ دەکەنەوە دەستنە لۆزان و ئاهەنگێک دەجێڕن و تێکەی هەندێک شیر و لۆلۆیان دەکەن و شوان پەروەرەک و دەهۆڵک و سازەکی دەبن ڕۆژی دوایی ئەمجارە ئەڵێن ئامادەین لەگەڵ ئیسرائیل کۆببینەوە هیچ پرۆژە و پیلانێکیان نییە گوێ لەوانە مەگرن ئەوانەی ناوپەکەکەەوە ئەوانەی دەرەوەی پەکەش هەر لی گەڕیان ئەگەر ئەوانە تۆزێک شەرمیان بەخۆ بواە ئێستا کە خۆیان بێدەنگ نەدەکردیانی ئەوانە دنیای خراکرد پێشمانگێک دیانگوت بۆ هەر هەموو کوردێک بانگەوازی ناکە لەگەر ئیسرائیل پەیوەندی بکەین بەڵام ئێستاکە هەمویان فس و پس بووینە بە ئەوانەی ناوپەکەکەشەوە ئەوانە ئاعتیباریان نیە چونکە ئەمانە کەسانی ئەیدۆلۆگن ناتوان شتەکان تحلیل بکەن چەپەکانیش بە هەمان شێوان و پەکەکە ڕێکخراوێکی ڕێکخراوێکی چەپی کلاسیکی سەردەمی هەشتاکان نییە کە بەتەنیا لە پشت ڕێکخراوی مەقاومە و فەڵەستینی ئەوانە بمینێ ئەمانە وەکو مێژووەکن مرۆڤ ئەتوانی شانازی پێوە بکە نەوەکو شەرمی لێ بکە مرۆڤ دەبێ باسی لێوە بکە ئەگەر یاسر عەرەفات و حتا ئەسەد نەبوونایە پەکەکە خۆ ئەتوانی چەک هەڵبگرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە بەرامبەر وڵاتێکی دووەمی ناتۆ بەڵام ئەمانە ئەوڕۆ تێپەڕیون ئەم سەردەمەکان تێپەڕیون جیهان گۆڕاوە و پەکەکەش بە هەمان شێوەیەتی ڕێکخراوێکی کلاسیکی کۆمۆنیستی دژە ئیمپریالیستی نییە پەکەکە ئەمڕۆکە لەگەڵ فەڕەنسا 100% ئەتوانی بڵێن کار دەکات ناڵێن پەکەکە بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ نمونە حتا یەپەکە حتا خۆسەری دیموکراتیک کە مۆدێلێکی ئۆجلانە قبولمان بێیان قبولمان نەبێ ڕەخنەمان لەسەری هەبێ یان نە ئیتر ئەو هەڵ و مەرجانە گۆڕاون لەگەڵ ئەمریکا ئیتر بە هەمان شێوە پەیوەندیەکان دیارن لە چە ئاستێکدانە لەگەڵ بەریتانیاش بە هەمان شێوە
ئیتر ئەم هەڵوو مەرجانە وا دەکا کە خوێندنەوەی نوێ تەنانەت لە بۆ ئۆجەلانیش بکرێن، یعنی ئەو خوێندنەوانەیە کە بەتەنیا ئۆجەلان دەیە بێتە دەرەوە هەموو کەسێک بفرۆشی، ئەمە ئەسڵ و ئەساسی نییە. ئۆجەلان ویستی بای 20 ساڵ پێش ئێستا ئەیتوانی ئەمە بکە، ئەو کاتە 25 ساڵ لە زیندان نەدەبوو، ئۆجەلان 50 ساڵە دەژی لە بۆ ئەوە دەژی کە ڕێبەر بێ، بەردەوام کاریزماتیک بێ، ڕێبەر بێ. و ئێستا کە تەمەنی 75 ساڵە، ما چەند ساڵی دیکە دەژی هەتاوەکو هەموو شتێکی خۆی ئەوەی 50 ساڵە قازانجی کردووە بیفرۆشێ لە بۆی 5 ساڵ لە دەرەوە بژی. شتیوا ناکە، یانی شتیوا چۆن دەکە؟ چ کەسێک ئەمە دەکە؟ هیچ کەسێک ئەمە ناکە. یانی ئەمایان شتگەلێکی دوور لە منتیقن، بەڵام لە بمانەوێ نەمانەوێ هەندێک هەڵوو مەرج گۆڕاون. ئیتر ئۆجەلان ئەمە دەزانێ، یعنی شەڕی چەکداری پەکێکە تەماشا دەکەین کە یعنی بەبێ ئۆجەلان پەکەکە بەتەنیا دەستکەوتی چەکداری هەبووە و دەستکەوتە چەکداریەکانی سنووردارن بەتەنیا لە سووریا بووە، لە شوێن دیکە نەبووە، بەتەنیا لە سووریا بووە. ئەو دەستکەوتە چەکداریانە بەڵێ لە ڕووی ئەخلاقیەوە دەستکەوتی زۆر گەورەی هێناونەتە ئارەوە، پردێکی دروست کردووە لە نێوان بزوتنەوەی ئۆجەلانی سووریا و هەموو جیهاندا، و هەموو جیهان بەشێکی زۆر لە جیهانە توانم بڵێم خۆیان قەرزاری ئەو شەڕەوانانە دەبینن. 15,000 شەهیدی هەیە و ڕێکخراوێکە جگەلەوەی کە ژن و پیاوی بە یەکسانی دەبێنرێن هەمە هاوکات کەمەنەتەوەیەکان ئاینە جیاوازەکان جێگا دەگرن. ئەو مۆدێلەی کە هەیە لە ڕووی فکریەوە لە ڕووی تیۆریەوە، من لە مۆدێلەکە زۆر ڕازی نیم لە ڕووی عەمەلیەوە، چونکە لە نێوان مۆدێلی نوێی ئۆجەلان و عەقلیەتی ستالینی پەکەکەدا چەقی خواردووە، بەڵام لە ڕووی فکریەوە دەکرێت ببێتە مۆدێلێکی نوێ لە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سووریادا. ئەمەیان هەموو بە جێگەی خۆیاندا، بەڵام وەکو وتم بەبێ ئۆجەلان پەکەکە نەیتوانیوە لە ڕووی سیاسیەوە هیچ دەستکەوتێک بێنێت، چونکە ڕێکخراوێکی سەربازی و ڕێکخراوێکی ئیدۆلۆژیە. مەسەڵەن تەماشاکە حتا لە سووریادا مەسەڵەن تەماشاکە ئەتۆ وەرە ئەو هەموو ساڵە ئەوەندە ئیستیخباراتت نەبێ کە هەیەت تەحریری شام هەڵمەتێک دەکا، وەکە هەڵمەتەکەی کرد ئەوەندە ئیستیخباراتت نەبێ کە ڕژێمی سووریا ناتوانێ لە 12 ڕۆژ زیاتر بەرگری لە خۆی بکە. ڕاستە بۆ ئێمە ئەمە شتێکی ئاساییە، ئێمە کە لە دەرەوە دەژین لە ماڵەوەی نا ئاگامان لە هیچ نیە، بەڵام لە بۆ ڕێکخراوێک کە لە ناوجەرگی ڕووسیایە لە ناوجەرگی سووریایە کە 150,000 چەکداری هەیە کە پەیوەندیەکانی لەگەڵ ڕژێمی ئەسەدی زۆر خراپ نییە، ڕاستە باش نەبوون بەڵام زۆریش خراپ نین، پەیوەندی هەیە، بازرگانی هەیە، هاتوچۆن هەیە، موچەر لە سووریا وەردەگرن، نەوت دەدەنە سووریا، وانە لە هەندێک بواردا لە هەندێک شوێندا وەکو منبیج و تا ڕەفعات و شەهەبە و ئەوانە بەیەکەوە لە یەک سەنگەردا شەڕ دەکەن. ئەتۆ وەرە ئەوەندە ئیستیخباراتیەت نەبێ، ئەگەر بێت و هەڵمێتێکی واکرا بەشار ئەسەد بەتەنیا دەتوانێت 12 ڕۆژ بەرگری بکە و دوای ئەوە ڕادەکە. با من بچمە شام لە جیاتی ئەحمەد جۆلانی، بەڵام تەماشا دەکەین ئەحمەد جۆلانی ئێستا کە هاتۆتە ئەحمەد شەرع کە من بەردەوام دەبم لەسەر جۆلانی، هاتۆتە دیمەشق بەردەوام مەزلوم عەبدی ڕۆژ هەر ڕۆژ نییە لێدوانێک نەدا، ئێمەش دەمانەوێت بچین چاوپێکەوتنی لەگەڵ ساز بکەین، ئێمەش دەمانەوێت ڕەسمی لەگەڵ بگرین، ئێمەش دەمانەوێت وا بکەین و وانەکەین. بێگومان من دژایەتی ئەوە نیم، بێگومان ئەتۆش دەبێت بت لەنەوە ئەگەر حکوومەتێک لە ئایندەی سووریادا دروست دەبێت توش بچی لەو دیمەشقەدا بەشداری بکەیت، بێگومان ئەمە ڕاستیەکە. بەڵام ئەتۆ لە وەزعێکدا کە ئەحمەد شەرع بەتەنیا 25,000 چەکداری هەیە، ئەتۆ 150,000 چەکدارت هەیە، ئەحمەد شەرع ناوی لە لیستی تیرۆردایە، ئەتۆ وەکو قارەمانێکی دژ بە تیرۆریزم ناوت دەرخستووە، دۆناڵد ترامپە شێتیش ئیتر ڕێزت لێ دەگرێ، پێت دەڵێ جەنەڕاڵ. و ئەحمەد شەرع لە بەینی ئیسرائیل و تورکیا و ئەمریکادا چەقی بەستووە، ئەحمەد شەرع لەلایەک قەرەوات گرێدا و پەیامی باش بە کەمەنەتەوەیەکان و بە کوردەکان و بە هەموو سووریایەکان دەدا، ئەڵێ تۆڵە ناکەینەوە، هەڵوێستێکی تۆڵە سەندناوانە یعنی ڕیڤانش ئەنجام نادەین، بەڵام هەر لە پەنای ئەوە تەماشا دەکەین چۆن قەتل عامی حتى جیهادی
عەلەویەکان دەکرێتن لە سووریادا، چۆن هێڕش دەکرێتە سەردار سنۆبەرەکانی کریسمس. ئەمانە هەمویان دەبینین لە بۆ هەندێ لە وەزعێکی وادا ئەتۆ هەموو ڕۆژێ ئەمە دووبارە بکەیەوە هەندێک بێمەعنایە لە پێناوی چی حتا ئەمەش باز دەکرێت ئێمە ئامادەین سوپاکەشمان هەڵوەشێنە بچینە ناو سوپای جیهادیەکان، یعنی تۆ 15,000 شەهید داوە. ئەمە لە چەوە دێ لەوەوە دێ کە بزوتنەوەکە بەخۆی بزوتنەوەیەکی سیاسی نییە، بزوتنەوەیەکی بەرخودانە، بزوتنەوەیەکی عسکەریە و بزوتنەوەیەکی ئەیدۆلۆژیە. ئەم جۆرە بزوتنەوانە ناتوانن سیاسەت بکەن. لەبۆ هەندێ ئەوجەلان ئەمە باش دەبینی، ئەمە باش دەبینی کە سەردەمی ئەمە نەماوە و بەو عسکەریە بەتەنیا لە سووریا بۆت کرا لە سایەی ئەمریکا نابێت ئەوەش بشارینەوە. یعنی ئەگەر ئەمریکا نەبووە لە کۆبانێ ئەتو زۆر 500 ڕۆژی دیکە شەڕت دەکرد، دوای ئەوە هەمووتان شەهید دەکەتن، کۆبانێ دەگیرە وەکو عەفری 1000 شەهید درا بەڵام گیرە، بەرخودان کرا بەڵام گیرە. ئەو بەرخودانە جێگای ڕێزە، هەرکەس ناتوانانی بیکە، هەر ڕێکخراوێک نایکە، بەڵام ڕاستیەکان شتێکی دیکە نەئیتر. لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئیتر وەزعەکە بەو شێوەیە ئەوجەلان ئەمە دەبینێت وە لە ڕووی سەربازیشەوە ئیتر پەکەکە ئێستا کە لە تورکیا هیچی بۆ ناکرێت وڵاتانی دەرەوە بێگومان لەلایەک ڕاستە ئەتوانن ئەتۆ بەکاربێن و ئەنقەرەی پێ ئیزعاز بکەن، بەڵام ئەمانە هەر هەمویان لە کۆتاییدا لەگەڵ ئەنقەرە ئیتفاق دەکەن. ئەنقەرە بە تۆ ناگۆڕنەوە، ئەنقەرەی ئەندامی ناتۆ بە تۆ ناگۆڕنەوە، لە سەروی هەمویانەوە ئیسرائیل. هیچ وڵاتێک ئەوەندە بێعەقڵ نییە کە لە کۆتاییدا بەرژەوەندیەکانی خۆی لەگە وڵاتێکی گەورەی هێزی دووەمی ناتۆ و هێزێک کە جیۆپۆلیتیکێکی زۆر گرنگی هەیە لەسەر بەحری ڕەش و دەریای سپی ناوەڕاست لە نێوان ئاسیا و ئەوڕۆپا و ئەفریقادا جێگای گرتووە، سیۆنێکی زۆر باشی هەیە و ئەو زەمینەی تێدا هەیە ببێتە وڵاتێکی پیشەسازی، وڵاتێکە ڕووی سەربازی و پیشەسازی سەربازیشدا زۆر بەهێزە. هیچ کەسێک ناچێت لە سەرخاتری کوردەکان لەگەڵ ئەمە لە دواییدا پەیوەندی خۆی تێک بدە. ڕۆژێک دێن ئەمانە ئیتفاق دەکەن، ئەوجەلان ئەمە دەزانێ. بەڵام وەکووتم ئیتر ئەو دەوڵەتە دەی هەوێ ئیتر بە شێوەیەک لە شێوەکان کێشەکە لەگەڵ کورد چارەسەر بکە، چیتر ناتوانێ ئەمە بکە. بۆ ناتوانێ ئەمە بکە؟ لەبەرەوەی پەکەکە بەهێزە نەخێر، با ئێمە درۆ لەگەڵ خۆمان نەکەین. لەبەر ئەوەی کورد لە سایەی شەڕی سووریادا هەڵومەرجێک ستاتویەکی پێگەیەکی نێودەوڵەتی قازانج کردووە. هیچ کەسێک ناتوانێ وەکو جاران مامەڵە لەگەڵ کورد بکە، نە لە سووریادا نە لە تورکیادا. لە ئێران جارێ کاریان پێ نییە، بەڵام لە سووریا و لە تورکیادا کاریان پێ. هیچ کەسێک ناتوانێت. بۆیە تورکیا ئیتر لەمە گەشتووە و نە تورکیا ئەتوانێت بە چەک ئەمە هەتا دوایی سەرکوت بکە و نە کوردەکانیش ئەتوانن بە چەک لە بەرامبەر تورکیادا یەک ئامانجی بچووکیش بەجێ بێن. لە بۆ هەندێ ئیتر ئەوجەلان هەڵمەتێک دەکاوە، هەڵمەتەکە هەر وەکو وتم ئیتر کۆمەڵێک شت گۆڕانکاریان بەسەردادێ، ئەو گۆڕانکاریانە لەلایەن هەندێک کەسەوە بوونەتە شتی مقەدەس. حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ئامراز نییە، دەبێتە ئامانج بەداخەوە کە بۆ ئامانج مقەدەس دەکرێت و ئیتر هەڵوەشانەوەی و حتا پێشنیارکردن بۆی دەبێتە بڤە، دەبێتە خەتی سوور، چونکە مقەدەسە، شەهیدی دایە، خوێنی دایە، تێکۆشانی کردیە. بەڵام ئەمە لە سیاسەتدا ناخوا. لە بۆ هەندێ ئەمن زانیاری تەواوم لە بەردەستدایە کە لە ڕۆژانی ئایندەدا وەفدێک دەچێتە قەندیل یان شاخێکی دیکەی کوردستان و ینی شارێکی دیکەی لە کوردستانی عێراق و کوردستانی سووریاش، لەوێدا لەگەڵ سەرانی پەکێکەدا ئەم بۆچوونانە ئەم پاکێجەی ئۆجەلان لەگەڵ خۆیان دەبن. لە بەرامبەر ئەوانە بێگومان هەندێک گەڕەنتی یاسایی هەنا، هەندێک مافی کللتوری هەنا و هەندێک مافی دەستوریش هەنا. بەڵام مەسەلەی چەکدانان لە بۆ پەکەکە و لە بۆ ئەو ڕێکخراوانەی کە سەر بە پەکەکەنە
مەسەلەی چەکدانان ڕەنگ بێ خاڵێکی سەرەکی بێ و ئەولەوی بێ، یەک لە مەرجە سەرەکیەکان بێ. و مەرجی دووەمیش ئەو ڕێکخراوانەی کە سەر بەپەکەنە هەڵوەشاندنەوەی ئەمانە، بەڵام ناوگۆڕین نا، یعنی پەکەکە بکێ کەدەک و کادەک بکێ کۆنگرەی گەل و کۆنگرەی گەل بکێ کەجەکە و دیسە بیکێ پەکەکە و ئەمە نا، ڕەنگ بێ داوای هەڵوەشاندنەوە بکە. ئیتر کاتێکە تۆ کێشەکەت لە چوارچێوەی دەستووردا ناسێنرا و دەمپارتی ئیتر کێشەی دەستووری لە بەرامبەردا نەما، چونکە ئێستا کە تەماشا دەکەی سری سووریا ئەوەندەر جێگیری سەرۆکی پەرلەمانە، جێگیری سەرۆکی پەرلەمانە سری سووریا ئەوەندە دەزانن دەوڵەتی تورکیا جێگیری سەرۆکی پەرلەمانی خۆی ناردۆتە لای ئۆجەلان. ئیتر لەمە دووە تیرۆریست و مێرۆریست لە بۆ ئۆجەلان بەکار نایە، ئەوەی بەکاریش بێنی سەری خۆی لەبەر دەدا، شتێکی بێمەعنایە یعنی. بەڵام کە ڕێکخراوەکە چەکی لە دەستدا بێ بێگومان ئەوە بەردەوام دەکەن بۆ شێوەیە مامەڵەی لەگەڵدا دەکەن. جا لێرەدا دوێنێش باسم کرد لەگەڵ ئەوەی ئەو دیدارێکی باشە، دیدارێکی هەواڵێکی خۆشە، بەڵام لە هەمان کاتدا لە بۆ سەرکردەکانی پەکەکە لە قەندیلدا بە هەمان شێوە شتێکە کە لەگەڵ خۆیدا هەندێک قەڵەقی و سترێس دێنێ، چونکە دەبێ بڕیاری قڕس بدەن. ئەو بڕیارانە چین کامیان دەدەن، چۆن دەیدەن بێگومان دەبێ قۆناغێک بخاینی، ماوەیەک بخاینی، خۆ تۆ چەک بەربدەی لە پڕەوە تۆ چەکەکان لەو شاخانە فڕێ نادەی، دەبێت لایەنێک هەبێت چەکەکانت لێوەرگێ. بۆ نمونە ئەمانە هەمویان چۆن دەکرێن ئیتر لە ئایندەدا دەیان بینین، بەڵام ئەمە شتێکە کە لە بۆ هەردوو لایەن گەشتۆتە دوالووتکە، دەبێ ئەو ڕۆناسبەی ئەنجام بدرێت. لە بەرنامەکانی ئایندا هەوڵەدەین شڕۆڤەی زیاتر زانیاری زیاترتان پێشکەش بکەین، جارێ هەر ئەمە نەئەتوانین پێشکەشتا بکەین. تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، ڕێز و سڵاو بۆ هەمووتان، بەردەوام بن لە پشتگیریەکانتان.